هەندێک کەسێ لەسەر خانی هذا من فضلی ڕەبیان ئاەت دەنووسی لەسەر ئەو ماوەچکە لێ دەکرێتەوە ئەوانش ئەسڵ وایە ئەو شتانە لەسەر ئەو جێگاهێنەدا نەنووسرێ بەڕاستی ئەوانەی کە ناوی خوای گەورەی لەسەربی ئەجا چ وەرەقەبی چ کارتۆنبی چ شتێکی گچکەبی چ ڕەمزێکی ئیسلامی بی ئەوانە بەڕاستی دروست نییە لەو گۆڕی فرێ بدرێت لە ڕوو شەرعیەوەدا حرامە چکەوە ناوی خوای گەورەی ومن يعظم شعائر الله فإنها من تقوى القلوب زانیان فەرمیانە هەر شتێک ناوی خوای گەورەی لەسەربی فڕێ بدرێ لەو گۆڕی کەسەکە گوناحبار دەبی دروست نییە بەڵکو بگرە بێشێک لە گوناحە گەورەکانیشدا دەندرێ لەبەرەوەی ناوی خوای گەورە بێ بەرز ڕابگیرێ و ڕێز و تەقدیری لێ بگیرێ نەک مەسەرەن کاڵای پێ بفرۆشێشتی دابنێ ئەو ڕۆکە لۆ خاتری وەی تەرویجی پێ بە شتەکەی خۆت بدەیت ئەوانە نابی دروست نییە ئێستا چەند جوانە مەسەلە لە بەعزە جێگایاندا لۆی ناوی خوای گەورە هیچی لێنێ یعنی جیهازێک هەیە دای دەنەی هەمووی هور دەکاتن ئەوەی پێوە نامینێ کە برێن بۆن منە ناوی خوای گەورەبی لە هیچ شتێکە ئەوە بەڕاستی شتێکی جوانە بەڵام ئێستا بۆن بوونە لۆ قالچی گولە بە ڕۆژەیان لۆ قالچی پاق لە فرۆشتنیان لۆ ئەو شتانە بە هیچ شێوازێک وەرەقەیەک دروست نییە بەکاربێ کە ناوی خوای گەورەی لەسەربی بە سەراحەتەن ویان ناوی پێغەمبەر صلی الله علیه و سلم یان بەعزێ لەو ئەوانەی حەج و عومرە بەڕاستی ئەوەی لەسەرە حەدیسی پێغەمبەر صلی الله علیه و سلم بەخۆم خوێندیتمەوە کە دەقی حەدیثەکەی لەسەری نووسرا دوایە فڕێ درێ لەو گۆڕەدا ئەوە شتێکی ناشەرعیە نابی لە ڕووی شەرعیەوەدا گوناحیان دەگا و کەسانە بشیهین و تەوزیعیشی کەم بەسەر خەڵکیدا و ئەو خەڵکەی وەریشی دەگری ئەویش گوناحبار دەبی ئەگەر فڕێی بداتن چونکە بەشێکی هەر فڕێ درێ بەشێکی هەر دەکەوتە گۆڕ بەشێکی هەر دەکەوتە ناوتەنەکەی زوبر و خاشاک ئەوانە گوناحە بەڕاستی دروست نییە و داواش لە مسلمانان دەکەم هەمویان لە ڕاستە خۆیاندا کە شتێکی وان دەکەوتە بەردەستی لەو گۆڕی فڕێ نەدەچووکە ئەوە گوناحە جێگرەوەی ئەوە مهم وەیە ئاەت و حەدیسی لەسەر نەبی يعني بۆ نمونە ئەو ئاەت و حەدیثانە بەڕاستی دروست نییە لەسەر ئەو شتانە دابنەی کە دەزانی دوایە فڕێ دەدرێتن ئەو جەواگە دەوڵەت بیکە ئەگەر شەریکەیەک بیکە ئەگەر کۆمپانیایەک بیکە ئەگەر مەثەلەن هەر شوێنێکی دیکە بیکە کابراتی جاریبی بیکاتن بە ئاەت و حەدیسی لەسەر نەنووسی چونکە زانی فڕێ دەدرێ چونکە ئەگەر برن بۆن منێ لەو شتانە بیسا بۆن منە لەناو دڕعێکە شتێک دەدەیە خەڵکیدا کابرا فڕی نادا و هەری دەگری احتفازی پێوە دەگە شتێکی تەبیعیە بەڵام ئەو شتانە ڕۆژانە هەرێدەیە خەڵکو یەکسەر دەیدڕێن و فڕی دەدا لەو گۆڕە لۆی بەڕاستی دروست نییە ئەوانە بکرێت باشترین شت وایە ئەو شتانەی لەسەر نەبیتن یعنی هەتا ملاحەزە بکە هەندێک کەسێ لەسەر خانی هذا من فضلی ڕەبیان ئاەت دەنووسی لەسەر ئەو ماوەچکە لێ دەکرێتەوە ئەوانش ئەسڵ وایە ئەو شتانە لەسەر ئەو جێگاهێنەدا نەنووسرێ یعنی بەڕاستی ئەوەی کە دەزانی گرفتی لێ دروستەبی خەڵک فڕی دەدا لەو گۆڕەی نەیکاتن بەڵکو شتێکی دیکە ئەتیادیدا بنووسیتن شتێکی جوانبی بەس نەناوی خوای گەورەی تێدابی نەشتەکانی ئەوی پێغەمبەر صلی الله علیه و سلم وەکو فەرمودەکانی تێدابی لۆ خاتری وی هەم گوناحبار نەبی لە ڕوویەوە تەرویج بدا بە شتەکەی خۆی لەبەر خاتری ئاەت و حەدیسەکە یانیش ئاەت و حەدیثەکە دوایە لەو گۆڕە فڕێ بدرێتن شتێکی ناشرینە و جوان نیە